نەسەرەتایەکی هەبێ و نەکۆتایی یا و ڕیز بەستی و کوجاران ڕۆژێک زەمین بە جۆ ئۆسکا شیرەکە هەستە بزانە باڵای تۆ بەرزەیان چنا بۆ بێگویەک تەنانەت نەتوانێت پیشەشی پێ بکات چی کتێبەکە لە چوارچێوەی پرۆژەیەکایە پرۆژەیەکی شەخسی باڵێ نەتوانین بە ناوی کارەساتی 16 سێ ڕۆژی تاوانە گەورەکە لە ساڵی 2013ەوە دەستمان کردۆ بە کارکردن لەم پرۆژەیە بەگشتی پرۆژەکە ئەو شاید حاڵانەی کە لە کارەساتیکی بابەرانی هەڵەبجە دەربازیان بووە لێدوانیان لێوەرەگرین چیرۆکەکانیان ئەژێڕینەوە ئەوەی کە بینیوانە وەکو شاید حاڵێکی زیندوو ئێمە کردومانە بە چەند بەرگێک لە پێشوەختا با بڵین هەر خانەوادەیەک کتێبێکمان بۆ تەرخان کردبوو لە قەبارەی تەقریبەن 50-60 لاپەڕەیەکە دوجار هەموو ئەمانمان کۆ کردەوە بە ئیزافە هێندێ شاید حاڵیکە ئێستا لە کتێبێکی قەبارە تقریبەن 500 لاپەڕەیی بە ناوی ئەو گوڵاگەنمانەی کە لە داست بەجێمان چاپمان کردوێتەوە دیسان بە شێوەیەکی گشتی کتێبەکە کتێبێکی دیکۆمنتاریە کتێبێکی ئەرشیفیە ناوەڕۆکی کتێبەکە هەمووی گێڕانەوەی ئەو چیرۆکانەیە بەسەرهاتی ئەو کەسانەیە کە لە تاوانێکی مەبارانی هەڵەبجە ڕزگاریان بووە.